وەزارەتی ناوخۆ هەڕەشەی سکراپکردنی ئۆتۆمبیلی مەلیکە دەکات و بەرپرسێکیش زانیاری نوێ لەسەر بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بۆ تیوار ئاشکرا دەکات. دوێنێ هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ ڕایگەیاند ئۆتۆمبیلی مەلیکە و بێسەرەتاکان بە هیچ جۆرێک تۆمار ناکرێن. وتیژی دەبێتە ئۆتۆمبیلانە بکرێن بە پارچە و هەڵبۆشێنرێتەوە، واتە وەزارەتی ناوخۆ هەڕەشەی سکراپکردنیان دەکات. دواتر ڕاگەندراوەکەی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان کاردانەوەی زۆری دروست کرد. بۆ پێیەی سەر و 50,000 ئۆتۆمبیلی لەو جۆرە لە هەرێمی کوردستان هەیە کە زۆربەی لە سنووری سلێمانی و بە ئۆتۆمبیلی مەلیکە و شاهینە ناودەبرێن. بەپێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەیەکەوە دەستی کەوتووە، تا ئێستا وەزارەتی ناوخۆ چەندین پێشنیاری بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیلەکان ڕەت کردوتەوە کە پێشتر بڕیار بوو بەرامبەر بە وەرگرتنی بڕەپارەیەک ئەو ئۆتۆمبیلانە تۆمار بکرێن. پاساوەکەش نەبوونی مەرجی سەلامەتیە لەو ئۆتۆمبیلانەدا. بەشێکی زۆری ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کەوتونەتە سنووری سلێمانی و لە هەولێر کەمترین ئۆتۆمبیلی لەو جۆرەی تێدایە. وەزارەتی ناوخۆش پێی وایە تا ئێستا هێنانی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە بە قاچەخ بەردەوامە. هەر بۆ ئەمەش یەکێکی دیکەیە لە هۆکارەکانی ڕەتکردنەوەی تۆمارکردنیان. لەلایەکی ترەوە بەپێی زانیاریەکان لە کۆی 6,000 ئۆتۆمبیلی مەلیکە کە پشکنینیان بۆ کراوە، تەنها 200 دانیان مەرجی سەلامەتی تێدا بووە. بە پێچەوانەوە سەرجەمیان بڕاوە بوون و مەرجی سەلامەتیان تێدا نەبووە. بەپێی قسەی سەرچاوەی کاگادار لە هاتوچۆ پرسی ئۆتۆمبیلی مەلیکە جارێ بە هەڵپەسێردراوی دەمێنێتەوە. سەرچاوەکە کە بەرپرسیارەتی هەیە و ئاگازارە بە تیواری وت ڕاستە ئۆتۆمبیلانە گرفتیان هەیە، بەڵام بوون بە ئەمری واقع و دەبێت چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە. وتیشی بە هیچ جۆرێک سکراپکردنیان ڕاست نییە و لێدوانەکەی بەرپرسەکەی وەزارەتی ناوخۆ وەک بڕیار نییە لەسەر ئۆتۆمبیلی مەلیکە و شاهینە، بەڵکو هەر لێدوانێکی سەرەتاییە. بەوتەیە بەرپرسە کێشەی ئۆتۆمبیلی مەلیکە و شاهینە بەو جۆرەی ئێستا دەمێنێتەوە تا حکوومەتی نوێی هەرێم بڕیارێکیان لەسەر دەدات و چارەسەریان دەکات.